ئاماژەکان بە ڕاستەی نزیک بوونەوەی ڕێکەوتنی ئەتۆمی نێوان ئێران و خۆراوان. رووسیا بەڵێنی داوە لەمپەر لە بەردەمیاندا دروست ناکات. بەریتانیاش لە دوای زیاتر لە 40 ساڵ قەرزێکی بلۆکراوی ئێرانی هاوکات لەگەڵ ئازادکردنی دوو هاوڵاتیدا گەڕاندەوە. ئەوە لە کاتێکدایە خۆراوا دەیەوێت هەموو کێشەکانی سفر بکاتەوە بۆ قورسترکردنی سزاکانی سەر رووسیا. لە دوای سەردانەکەی حوسێن ئەمیر عەبدوڵاهیانی وەزیری دەرەوەی ئێران بۆ مۆسکۆ لە لەدوانێکدا ڕایگەیاند رووسیا بەڵێنی داوا کێشەی سزاکانی سەر وڵاتەکەی بەهۆی جەنگی ئۆکرانیاوە تێکەڵی دۆسیەی ئەتۆمی نەکات کە هەفتەی ڕابردووە و خواستەی کرملن نیگەرانی لایەنەکانی دیالۆگی ڤیەنای لێکەوتەوە. ئازادکردنی دوو هاوڵاتی بەریتانی بە ڕێگەزێرانی بە ناوەکانی نازەنین زاغاریان و ئەنوشە عاشووری لە بەرامبەریشدا گەڕانەوەی 530 ملیۆن دۆلاری بلۆکراوی ئێران لەلایەن بەریتانیاوە کە لە سەردەمی ڕژێمی پاشایەتیدا بۆ کڕینی تانک لە بانکەکانی ئەو وڵاتە دانرابوو. ئاماژەیەکی ئەرێنیە بۆ نزیک بوونەوەی ڕێکەوتنی نوێی ئەتۆمی. بە تایبەتی پێشتر حکوومەتی بەریتانیا سوور بوو لەسەر نەدانەوەی ئەو بڕەپارەیە. بەڵام وەزیری دەرەوەی بەریتانیا لینز تروس ڕایگەیاند ئەو بڕەپارەیە قەرزێکی ڕەوای کۆنی ئێرانە پێویستە بۆیان بگێڕدرێتەوە. هاوکات ماڵپەڕی ئاکسیۆس لە زاری چەند سەرچاوەیەکی ئیسرائیلی و ئەمریکیەوە دەڵێت ئیدارەی جۆ بایدن سڕینەوەی ناوی سوپای پاسدارانی لەسەر لیستی تیرۆر خستۆتە بەرنامەی کاریەوە. پێشتریش نەفتالی بینیتی سەرۆکوەزیرانی قەواری زایۆنیستی هەمان بابەتی ئاماژە پێدا بوو کە ئێرانیەکان ئەو داوایان لە ڤیەننا پێشکەش کردووە. چاودێران پێیان وایە و داوای تاران وەردەگیرێت چونکە سوپای پاسداران زۆربەی پرۆژە استراتیژی ئابووریەکانی وڵاتەکەی کۆنترۆل کردووە. بە تایبەتی نەوت و غاز لەم کاتەشدا خۆراوا دەیەوێت کێشەکانی لەگەڵ هەموو وڵاتانی جیهاندا سفر بکاتەوە و تەنیا سەری ڕمی سزاکانی ڕوو بکاتە مۆسکۆ. بە تایبەتیش ئێران دەتوانێت زیاتر لە نیوەیە وزەیە دابین بکات کە رووسیا بۆ خۆراوایی دابین کردووە. تەنیا لەمپەڕی بەردەم ڕێکەوتنی نوێ گرنتی دەرنەچوونەوەی ئەمریکا لە پرۆتۆکۆلی ئەتۆمی وەکەوەی ترامپ لە ساڵی 2008دا یەکلایەنە پاشەکشەی لێکرد. بەهۆی دژبوونی ناوەندەکانی بڕیار لە ئەمریکا ئەو بابەتە لەمپەڕیاڵۆزی لە بەردەمدایە.